سەرۆکی رووسیا کۆبوونەوەکانی خۆی لەگەڵ سەرۆکی تورکیادا بە گرنگ ناودێر دەکات بۆ ئەو ڕەوشە هەستیار و ئاڵۆزەی لە سووریادا هاتۆتە ئاراوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن و رووسیا و تورکیا پێکەوە لە سووریادا تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمانە. ڤلادیمیر پوتین ڕای دەگەیەنەیە کە هاوکاریەکانی نێوان مۆسکۆ و ئانکەرە لە ئاستێکی بەرزدا دەبن بۆ چارەسەرکردنی قەیرانە ئاڵۆزەکەی سووریا. ڕەوشی ناوچەکە زۆر ئاڵۆزە و هەمومان دەیبینین و لێی تێدەگەین. پێم وایە کۆبوونەوەکانمان زۆر گرنگ بوو. هیوادارم ئاستی ئەو پەیوەندیانەی رووسیا و تورکیا کە پێی گەیشتوین ڕۆڵی خۆی ببینێت لە ئاساییکردنەوەی کێشەکانی ناوچەکەدا و هەروەهاش دەرفەتمان پێ بدات بۆ دۆزینەوەی وەڵامی پرسیارەکان و تەنانەت پرسیارە هەرە قورسەکانیش لە پەیوەندی بە بەرژەوەندیەکانی تورکیا و رووسیا و هەموو وڵاتانی تری ناوچەکەشەوە. تورکیا لە سەرەتای مانگی دەدا دەستی کرد بە جێبەجێکردنی هەڕەشەکانی دەیکردن و لە نێوەندی ناڕزایی نێونەتەوەییدا هێرشە لەشکریەکانی دەستپێکرد بۆ ناوچە کوردنشینەکەی سووریا هاوشێوەی ڕێکەوتنەکەیشی لەگەڵ ئەمریکاییەکاندا. تورکیا ئەم ڕێکەوتنەشی لەگەڵ رووسیاییەکاندا بە گرنگ باز دەکات. هەردوو وڵات ڕێوشێنی تایبەت دەگرنەبەر بۆ ڕێگریکردن لە دزەکردنی تێرۆریستان. هەروەهاش میکانیزمی هاوبەش دادەنرێت بۆ چاودێریکردنی وابەستەیەکان با ڕێکەوتنەکەوە. هەرچۆنێک بێت ئەو ڕێکەوتنی تورکیا و رووسیا کاری پێدەکرێت، بەڵام هێشتا و تا کاتی تۆمارکردنی ئەم بەرنمەیە ئەو چاودێریەی دەکرێت ئەو ناوچانەی نەگرتوێتەوە کە وەک سنوورەکانی کردە لەشکریەکەی تورکیا سیر دەکرێن. Начиная с 12:00 23 октября 2019 لە کاتژمێر 12 نیوەڕۆی ڕۆژی 23 مانگی دەوە پلیسی لەشکری رووسیا و پاسەوانانی سنووری سووریا چوونەتە ناوچە سنووریەکانی تورکیا و سووریاوە، واتە و ناوچانەی لە دەرەوەی سنووری کردە لەشکریەکەی تورکیادان. ئەمەش بۆ کاراسانیکردنی کشانەوەی یەپەگە و چەکەکانیشیان بۆ 30 کیلومتر. لە ئێستادا چاودێری هاوبەشی رووسیا و تورکیا دەستی پێکردووە لە ناوچەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سنووری کردە لەشکریەکانی تورکیا. ئەمە ناوچەی قامیشلۆ ناگرێتەوە. رووسیاییەکان جەخت دەکەنەوە لەوەی هەر هەنگاوێکی سیاسی یان ئاسایشی لەلایەن مۆسکۆ دەگیرێتە بەر لە پێناو ئەو ڕەوشە سەقامگیرەدایە کە سووریاییەکان دەیخوازن. ئەو هەنگاوانەی دەگیرێنە بەر لەگەڵ هەموو ئەوانەی بەشداریان هەیە لەم یادداشتەدا متمانەیە بۆ کۆتایی هێنان بە خوێن ڕێشتن. کۆتایی هێنان بەو کردە لەشکریە کاردانەوەی جیاوازی بە دوای خۆیدا هێنا لە جیهاندا. لە هەموو ئەمانەش گرنگتر دەستڕاگەیشتنی هێزە سەربازیەکانی سووریایە بە سنووری وڵاتەکەیان. پێدەچێت ئەمریکا لاریەکی ئەوتۆی نەبوو بێ لەو ڕێکەوتنەی وڵاتێکی ئەندامی هاوپەیمانەتی ناتۆ مۆری کردووە لەگەڵ وڵاتێکی تا سەر ئێسقان نەیاری ناتۆ. وڵاتانی ناوچەکە دەبێت لە کۆتاییدا بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ بگرن بۆ یارمەتیدانی تورکیا و سووریا تا چاودێری سنوورەکان بکەن. دەمانەوێت وڵاتانی تریش بەشداریان هەبێت. ئێمە کێڵگەناوچەکان دەپارێزێنەوە هەر بۆ یەشە ژمارەیەکی بچووکی سەربازەکانمان لەو ناوچەیە دەمێننەوە کە نەوتی لێە و کێڵگەناوچەکان دەپارێزین و دواتریش بەریار دەدەین لە ئایندەدا چی دەکەین. لە بیرمان نەچێ بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا بۆ کشانەوە لە سووریا وەک شیکەرەوە باسی دەکەن کاریگەریەکی نەرێنی کردوێتە سەر متمانەکردنی هاوپەیمانەکانی ئەمریکا بەم وڵاتە دەشڵێن هەموو شتەکان لە ئێستادا بە بەرژەوەندی مۆسکۆ کەوتۆتەوە. ئەگەر ئەمریکا هێزەکانی بکشێنێتەوە و کاریگەریەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەم بکاتەوە، ئەوە بە دڵنیاییەوە لایەکی تر ئەوە بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێنێت. بە تایبەتیش رووسیا لە ڕێی سیاسەتی نوێی دەرەوەی خۆیەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەهاش سەرۆک پوتین سوودی خۆی لێ دەبینێت. ئەوە بۆ زیاتر لە چەند مانگێکە تورکیا و رووسیا بە بەراورد لەگەڵ پێشتردا زیاتر لێک نزیک دەبنەوە، بە تایبەتیش کە ئەنکەرە بڕیاری کڕینی موشەکەکانی جۆری S-400دا لە مۆسکۆ. ئەڵبەت ئەمەش ناڕزایی ئەمریکای لێکەوتەوە و واشنگتن کەوتی شەباسکردنی سەپاندنی سزا بەسەر تورکیادا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری ئانا بۆرژفسکایە دەکات.
ئانا لێکۆڵەری باڵایە لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پسپۆڕی کاروباری سیاسی رووسایە بەرامبەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئانا سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونێت تۆ پێم بڵێ ئەم ڕێکەوتنەی تورکیا و رووسیا لە چ ڕەهەندێکەوە گرنگە هەر تەنها مەسەلە ئاسایشیەکەیە یا خوشتی تریش لە ئارادا هەیە؟ خۆشحاڵم بەوەی جارێکی تریش لێرم. گرنگی ئەم ڕێکەوتنە بە پلەی یەکەم و بە شێوەیەکی سەرەکی لەوەدایە رووسیا وەک کارکتەرێکی ناوبژیوان لە ناوچەکەدا دەردەکەوێت و ڕۆڵی پێشەنگ دەگرێتە دەست هاوکاتی کشانەوەی ئەمریکا لە ناوچەکە. ئەلبەتە ئەمەش بەرەنجامێکی زۆر خراپی دەبێت بۆ سووریا و بۆ کورد و بۆ تورکیا و بۆ ناوچەکەش. بەڵام چۆن رووسیا دەتوانێت متمانە بە وڵاتێک بکا کە ئەندامی ناتۆیە بە هەمان شێوە چۆن تورکیا دەتوانێت ئەو متمانەیە بە رووسیا بکە کە بخۆ دەزانی رووسیا نەیاری ناتۆیە؟ ڕاستە ئەوەش پرسیارە ڕاستەکەیە. ئەو شێوازەی پوتن کاری لەسەر دەکات لەسەر بنچینەی پێکێنانی متمانە و پەیوەندیەکان نییە، بەڵکو لەسەر بنەمای پێکێنانی باڵادەستیە بەسەر هەموو کارکتەرەکان و بەسەر جیهانیشەوە. پوتن ئەم شێوازەی لەگەڵ کوردیشدا بەکارهێناوە و چەند ساڵیشە لەگەڵ ئەردۆگاندا بەکاری دەهێنێت. ئەگەر سەیری پەیوەندی دوولایەنیەکەی تورکیا و رووسیا بکەین دەبینین هەمیشە ناهاوسەنگ بووە. پوتن باڵادەستی هەبووە بەسەر ئەردۆگاندا. ئەو پەیوەندیانەش هەر بەو شێوەیە بەڕێوە براون. سووریاییەکان بۆ خۆ دەزانی دۆستێکی نزیکن لە ڕووسەکانەوە. سووریاییەکان ئەو باڵادەستی رووسیان پێ قوبوڵە لە وڵاتەکەیانە ئەگەر وا بێ ئەی مەسەلەی سەروەری سووریا چی لێدێ؟ لەم کاتەدا ئەسەد بژارەیەکیەوە تۆی نییە. ئەگەر لە بیرمان بێت سەرۆکی سووریا داوای یارمەتی لە پوتن دەکرد ئەو کاتەی ڕژێمەکەی لەسەر لێواری ڕووخان بوو. ئەسەد ناتوانێت بەتەنیا خۆی لەسەر پێی ڕابوەستێت. پێویستی بە هاوپەیمان و دۆستە سەرەکیەکانێتی کە بریتین لە ئێران و رووسیا. هەر بۆ یاشتەکە لێرەدا ئەوەیە کە بژاریتری نییە. ئەم نەبوونی بژارەیە بەداخەوە بەسەر کوردیش داهاتووە بەهۆی بڕیارەکەی سەرۆک ترامپەوە. بژارەیەکی ئەوەتۆ بۆ کورد نەمایەوە و ئیتر لە رووسیا و لە ئەسەد نزیک بوونەوە. ئێمە گوێمان لە ترمپ بوو ئاماژەی بەوە کرد لەڵێ پێویستە وڵاتانی ناوچەکە ڕۆڵی خۆیان بجێڕن بە تایبەتی لە ڕەوشی سووریادا. کام وڵاتەیە کە بتوانێت جێی ئەمریکا بگرێتەوە ئەو بڕوا متمانەی کە ئەمریکا لە سووریادا هەی بوو کام وڵاتە دەتوانێت هەمان ئاستی ئەو بڕوا متمانەیە بەدەست بێنێتەوە؟ بەداخەوە هیچ وڵاتێکی تر نییە بێجگە لە ئەمریکا خۆی کە بتوانێت ئەو ڕۆڵ و ڕێبەرایەتیە لاستۆ بگرێت. ئەمریکا ئەو وڵاتەیە ناکرێت دەستبەرداری بیت لەو دۆسیەدا. هەر بۆیە دەبینیت کاتێک سەرۆک ترامپ ئەو بڕیارە دەدات کاردانەوەیەکی ئەوها قورسی کۆماری و دموکراتەکانی بەدوادادێت لە واشنگتن، چونکە هیچ وڵاتێکی تر نییە وەک ئەمریکا بتوانێت ئەو ڕێبەرایەتیە بکات. ئیتر بۆ لەمە بەدوا پێدەچێت پاکتاوکردنی کورد و هەڵسانەوەی داعش بلچێت بە ناوی ترامپەوە. بە کورتی ئەگەر پێمی بڵێ پێت وایە لە دوای ئەم ڕێکەوتنەوە ئیتر تەواو ئەوەی کە ترس هەبوو تورکیا زیاتر بڕوا بەرەو رووسیا و پشت بکاتە جیهانی ڕۆژاوا ئیدی لە دوای ئەم ڕێکەوتنەوە شتێکی لەو بابەتە بێتە ئارا؟ پێم وایە ئەمە هەنگاوێکی ترە لەو ژمارە هەنگاوانەی تورکیا بەکاوەخۆ ناونی بۆ دوورکەوتنەوە لە وڵاتانی ڕۆژاوا. لە ڕووی فەرمیەوە تورکیا هێشتا ئەندامی ناتۆیە، بەڵام کێشە و گرفتەکە لەوەدایە وەک ئەندامێکی ئاسایی هاوپەیمانەتی ناتۆ ڕەفتار ناکات. بەڕاستی ئەمە ڕەوشێکی ئاڵۆزە و ئەگەر شتەکان گۆڕانیان بەسەردان نێت ئەوە ئەردۆگان زیاتر و زیاتر دەکەوێتە ژێر کاریگەریەکانی پوتنەوە. چ شتێک دەتوانێت ڕێگە لەوە بگرێ بەڕایتەوە؟ پێم وایە بێ لە ئەمریکا و بوونی ئەمریکا لە سووریادا و لە عێراقیشدا هیچ شتێکی تر نییە. یعنی پێویستە ئەمریکا ڕۆڵ و کاریگەریەکی بەهێزتری هەبێت لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەداخەوە هیچی تر وەک چارەسەر نابینم بۆ ئەو ڕەوشە، چونکە رووسیا و ئێران هیچ بەرژەوەندیەک نابینن لە چارەسەرکردنی قەیرانەکاندا. رووسیا نایەوێت و ناشتوانێت قەیران چارەسەر بکات و هەروەها هیچ کێشەیەکی نییە لەگەڵەوەی کێشەکان بە هێواشی چارەسەر بن یان وەک خۆی بڕوات بڕێوە. کامیان گرنگترە بۆ ڕەوشی سووریا ڕێکەوتنەکەی تورکیا لەگەڵ ئەمریکادا مۆری کرد یا ئەوەی لەگەڵ رووسیادا مۆری کرد؟ دڵنیا نیم لەوەی بتوانم ڕیزبەندی بۆ گرنگیەکان دابنێم.
دۆسیە سەرچیەکە لەوەدایە ئەگەر ئێستا سەیری سووریا بکەین بۆ ئەسەد و پوتن ئیدلب دوا پێگەی سەرهەڵداوانە و پێویستیان بە یەکلاکردنەوەی کێشەی ئیدلبە تا بتوانن هەنگاو بنێن بە ئاراستەی چارەسەری سیاسیانەی قەیرانی سووریادا و بە شێوەیەکی خۆیاندان هەوێت وەک مانەوەی ئەسەد لە دەسەڵاتدا لەڕێ ئەو کۆمیتە دەستوریەی رووسیا پێچی هێناوە ئەگەر ئەو ڕێکەوتنە بەو ئاراستەیەدا بڕوات ئەوە دەبێتە گرنگەکەیان ئەلبەتە ئەوە بڕوانینی پوتن. یەک پرسیاری تر زۆر بە خێرایی وەڵامم بدەیتەوە لە نێوەندی ئەم ڕێکەوتنانەدا لە نێوەندی قەیرانی ئیدلب خۆشیدا ئەبوو بەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی داعش دەکوژرێت. ئەتوانین لێرەدا ڕایەڵێکی پەیوەندی دروستکەین لە نێوان ئەو ڕێکەوتنانە لەگەڵ کوژرانی ئەبوو بەکر بەغدادیدا پەیوەندیەک شتێک هەبێت لە نێوانیاندا؟ دەشێت و لەوانەشە پەیوەندی هەبێت بەڵام هێشتا زانیاری زۆرمان نین لەسەر تەواوی ئەو کردەی کوشتنە. لێرەدا ئەوەی گرنگە ئەوەیە کە لەگەڵ کوژرانی ئەبوبەکر ئەلبەغدادیشدا هێشتا داعش هەر کێشەیە و ناژبێت وەها بیر بکەینەوە بڵێن ئەلبەغدادی کوژرا ئیتر داعش ناگەڕێتەوە. من دەگەڕێمەوە بۆلات بزانین کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنە زیاتر لە ناو ڕەوشی سووریادا. ئەنکەرە بەردەوام باس لەو نیگەرانیە ئاسایشی و پاراستنی ناوچاو سنووریەکانی باشووری تورکیای کردووە بە تایبەتیش کاتێک باس هاتۆتە سەر کورد لە سووریا بە هەڕەشە و مەترسی زانی من هەرچەندە لە وەتای قەیرانی سووریا دەستی پێکردووە هیچ ڕووداوێکی سەرنجڕاکێشی ئاسایشی لەلایەن کوردی سووریاوە بەرامبەر تورکیا ڕووی نەداوە. ئێمەش هەمان ئەو نیگەرانیانی تورکیامان هەن بۆ هەروە دێ و زیاتربوونی هەڕەشە و مەترسیەکانی تیرۆریزم و هەروەهاش ئاڵۆزی نەژادی لە ناوچەکەدا. ئەم ئاڵۆزیانە و ئەو هەستی جوداخوازیە لەم کاتانەدا بە بڕوای ئێمە هێزە دەرەکیەکان دروستیان کردووە. پێشتر تورکیا پێداگر بوو لەسەر گۆڕینی ڕژێمەکەی بەشار ئەسەد بەڵام ئێستا ئەو ڕایی نەماوە و دەخوازێت وەک دەڵێ یەکگرتوویەکی سیاسی لە سووریادا بێتە ئاراوە. لە هەمان کاتدا ئەو کردە لەشکرێمان لە سووریادا و لادانی ئەو هەڕەشە و مەترسیانی ڕێکخراوە تێرۆریستەکان دڵنیاییەکە بۆ سەروەری خاکی سووریا و یەکگرتووی سیاسیش لە وڵاتەدا. ئێمە هەرگیز چاومان لەسەر خاک و سەروەری سووریا نەبووە. ئێمە وەک تورکیا هەر هەنگاوێکمان نابێت بەو پەڕی هەستیاریەوە ناومانە. مۆسکۆ لە ساڵی 2015ەوە کە ڕاستەوخۆ دەستی خستە ناو قەیرانی ناوخۆیی سووریاوە باس لەوە دەکا هەموو ئامانجێکی دۆزینەوەی چارەسەریەکی دیپلۆماسیانەیە بۆ ئەو قەیرانە و ناوبەناویش داوای کشانەوەی هێزە بیانیەکان دەکات لە سووریادا. پێویستە دەستێوەردانی نایاسایی لەشکریانەی نێونەتەوەیی لە سووریادا نەمێنێت دەبێت هێزە بیانیە نایاسایەکان لە سووریادا بچنە دەرێ. لەو بڕواایەداین گەشتن بە سەقامگیریەکی گشتی و درێژخایان و پارێزراو لە سووریادا تەنها لە ڕێی سەروەری خاکی سووریاوە دێتە ئاراوە. رووسیا جەخت دەکاتەوە لەوەی بوونی هاوپەیمانەتی دژە داعش بە سەرکردایەتی ئەمریکا لە سووریادا هیچ ڕەواییەکی یاسایی نەبووە و داواش دەکا گۆڕانێک لە سیاسەتەکانی ئەو هاوپەیمانەتیەدا بێتە ئاراوە. ئێمە نە لە ئەمریکا دەڕوانین و نە لە هەڵوێستەکانیشی چونکە بە پلەی یەکەم هەڵوێستی ئەمریکا ناجۆر و دژ بە یەکن. دووهەم ئەو هاوپەیمانەتیەی با سەرکردایەتی ئەمریکایە بە نایاسایی لە سووریا کردە لەشکریەکانیان دەکەن. هیوادارم تۆی لێک تێگەیشتن پێویستی بە گۆڕینی ئەم سیاسەتە و کارکردنیش لەگەڵ حکوومەتی سووریا ببێتە بەشێک لە کارنامەی ئەو هاوپەیمانەتیە. جا ڕاستەکان و لێدوانەکان هەر جۆرێک بن وەک شیکەرەوە باسی دەکەن تورکیا سوودێکی زۆری لێبینیون و نەهەرەوەندا بەڵکو دەشڵێن لەم هاوکێشانەدا تورکیا براوەیە. ئەم ڕووداوانە لە ڕووی لەشکریەوە دەکرێت وەک سەرکەوتنێک بۆ تورکیا ببینرێن. بە هەمان شێوەش لە ڕووی دیبلۆماسیشەوە سەرکەوتنێکی ترە بۆ تورکیا چونکە دەبینی دەتوانێت پێداگیری بکات لەسەر هەڵوێستی خۆی وەلی پاشگەز نەبێتەوە لەو ناوچەی ئیستالێتی نەکشێتەوە. وەک شیکەرەوە دەڵێن بە دووریشی نازانن تورکیا بڕوا بەرەو ڕێکەوتن لەگەڵ سووریادا هەرچەندە هێشتا دەستەیەکی هاوبەشی چاودێری سەربازی لە ناوچە سنووریەکانی تورکیا و سووریادا نەبینراوە.
درەنگ یازوو سەربازەکانی تورکیا و سەربازەکانی سووریا پێکەوە کارە ئاسایشەکانیان دەکەن. ئەمە شتێکە خۆلادانی تێدا نییە. چاوەڕوانین بزانین ئەمە چ ڕنگدانەوەیەکی دەبێت لەسەر زەوی. پێم وایە ئەمە ڕاستی لێک نێزیکبوونەوەی تورکیا و سووریایە لەم قۆناغەدا. ئانا بەڕای تۆ کێ سەرکەوتووە لەو ڕێکەوتنەدا ئەو ڕێکەوتنەی نێوان رووسیا و تورکیا؟ پێم وایە لە مەودای کوردخایەندا ئەردوغان سەرکەوتووە چونکە ئەوەی دەیویست بەدەستی هێنا. بەڵام لە ماوەی درێژخایەندا پوتن براوەیە چونکە پوتن دەیویست ئەم ڕۆڵی ناوبژیکردنە بەدەست بهێنێت و هەروەها دەشیویست ئەمریکا سووریا بەجێبێڵێت. ئەوە تا ئەمریکا لە سووریا کشایەوە و پوتنیش بۆتە ناوبژیکاری سیاسی. گەر پوتن سەرکەوتوو بێ ئەمە مانای ئەوەیە یەکلا بۆتەوە کە بەشار ئەسەد لە سەڵاتە ئامێنێتەوە یاننا؟ پێم وایە بەداخەوە وایە هەرچەندە ناتوانین پێشببینی بۆ ئایندە بکەین بەڵام بە دڵنیاییەوە هەنگاوێکی تر ئەسەدی نزی کردوتەوە لەوەی لە دەسەڵاتدا بمێنیتەوە. بەڕاستی تۆپە کریستاڵەکەم پێ نییە بەردەوام گۆڕانکاری لەم ڕەوشەدا هەیە بەڵام ئەمە هەنگاوێکی ترە بۆمانەوەی ئەسەد لە دەسەڵاتدا. بۆ ئایندەی سووریا هەموو لایەنەکان داوای پاراستنی یەکپارچەیی سووریا دەکەن بەڵام ئەو ڕاستی کە لەسەر زەوی هەیە ئێستا دەیبینین تورکیا لەلایەکە رووسیا لەلایەکە ئێران لەلایەکە تەنانەت ئەمریکا ینی دواتر دێینە سەر ئەوەش هێزی ماوەتەوە لە سووریادا. سووریا پارچە پارچە بووە ئێستا هەر پارچەیە و بەرژەوەندی وڵاتێک بەڕێوە دەبا. یەکگرتووی سووریا چی ماوەتەوە بەڕای تۆ؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە. چەندان ساڵە باسمان لە سووریا دەکرد وەک وڵاتێک بەڵام ئەوە تا چەند ساڵش شەبووتە دەوڵەتێکی شکست خواردوو بەهۆی سەرچاوە جیاوازەکانی کاریگەریەکان لە وڵاتەدا. قورسە ببینیت سووریایشی یەگرتوو لە چی دەچێت چونکە ئامانجەکە ئێستا هێشتنەوەی ئەسەدا لە دەسەڵاتدا. بێگومان مانەوەی ئەسەد لە پۆستەکەیدا لەگەڵ جۆرێک لە ڕێککەوتن بۆ هێشتنەوەی یەکپارچەیی سووریا. ئایندەکە چی لێ دێ ینی ئێستا لەگەڵ هەموو ئەم ڕێکەوتنانە لەگەڵ هەموو ئەو هەوڵانەدا کە دەدرێن بۆ دۆزینەوەی چارەسەریەکی سیاسیانە بەڵام هێشتاش ناتوانرێ ئاڕاستەیەک بۆ ئایندەی سووریا دیاری بکرێت. یەکێک لە سێناریۆکان ئەوەیە ئەگەر پوتن هەنگاوی بەرەو پێشەوە بنێت لە ڕێگەی کۆمیتە دەستوریەکەوە و ئەو هەوڵانەی بۆ توێژ دەیدات و ئەگەری هەڵبژاردنکردن بەو شێوازەی پوتن دەیخوازێت ئەوەی پێشببینی دەکرێت بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەمێنیتەوە. هەر چۆنێک بێت قورسە ببیندرێت چۆن سووریا هەنگاو دەنێت لە کاتێکدا زیاتر لە 500,000 کەس لەم قەیرانەدا کوژراون بە میلیۆنان خەڵک ئاوارە و سەرگەردان بوون. هێشتا پرسیاری بێوەڵام ماون. لەوانە خەڵک بە تمتمانەیەکەوە بگەڕێنەوە و ئەسەد لە دەسەڵاتدا بێت. دەزانین ئێرانیش هەوڵی جێگیرکردنی کاریگەریەکانی خۆی دەدات. رووسیاش بە هەمان شێوە و چەندان شتی تریش. ئەم هەموو شتانە پێمان دەڵێن تەنانەت ئەگەر ئەسەدیش لە دەسەڵاتدا بمێنیتەوە ئەوە سووریا هەر بە ناسەقامگیری دەمێنیتەوە و بەبێ هیچ گومانێکیش داعشیش سەر هەڵدەداتەوە. باشە وادا بنین کۆمەڵە گۆڕانکاری دروست دەبێ بە شێوەیە کە بڵین خواستەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە کوردیشەوە تیایدا بەشدارن لەو گۆڕانکاریانە بەڵام متمانەکە لە چیدایە بۆمانەوە؟ ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو سەرۆکی تورکیا دەبێتە متمانە، ڤلادیمیر پوتین وەکو سەرۆکی رووسیا دەبێتە متمانە. ئەو دەشزانین ینی تەنانەت گەلی سووریا متمانەیەکی ئەوتۆیان بە بەشار ئەسەد نەماوە لە هەمان کاتیشە ئەمریکاش کشاوەتەوە. I imagine when it comes to Syrian Kurds because they have little choice but to partner with بۆ خۆم وها وێنای کورد دەکەم لە سووریادا کە بژارەیەکی ئەوە تۆیان بۆ نەمابێتەوە و لە ئەسەد و رووسیا نزیک بوونەتەوە تا هێندێک دڵنیایی ئاسایشیان هەبێت و ئەمەش ئێستا کەوتۆتە ئەستۆی ئەسەد و پوتن. جا بەڕاستی لێرەدا پرسیارگەلێکی زۆر هەنێ و بەبێ وەڵامن. پرسیارەکەشت زۆر لە جێگای خۆیدایە. بەبێ هیچ گومانێک ئەوەی ئەردۆگان لە ڕێی هێرشەکانیەوە نیشانی داوە ئەوەیە کە شەڕەنجێزی زیاتری خۆی نیشان بدات. هێرش بکاتە سەر کورد وەک لەوەی هێرشەکانی بۆ سەرداعش بن. جا بەڕاستی ئەوەی دەیکات زیاتر دەیەوێت نیشانی ناوخۆی وڵاتەکەی بدات کە چی دەکات و چی ناکات. دەژڵێم لەوانەشە ئەو کارانەی دەیکات هەر لەمانەدا نەوەستێن. مادەمێکی باسی لە کورد کرد من دەگەڕێمەوە بۆ لات بابزانین کورد و ئەمریکا حەزەکەم ڕای تۆ لەسەرەوە بزانم لە دوای تەواوبوونی ئەو 120 کاتژمێرەی لە ڕێکوتنی ئەمریکا و تورکیادا دیاری کرابوو
سەرۆکی ئەمریکا سزاکانی پێشتر سەپێنرابوونە سەر تورکیا لایدان. ئەم سیاسەتەی بەڕێبەرایەتەکەی سەرۆک ترامپ بە سیاسەتێکی خراپ دانرا بەرامبەر بە کورد. ئێمە کار لەگەڵ کووردا دەکەین. پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ کووردا هەیە، بەڵام هەرگیز ڕێک نەکەوتین لەسەر پاراستنی کورد. 3 ساڵ و نوێ یان 4 ساڵە پێکەوە شەڕی تروریزم دەکەین. هەرگیز ڕێک نەکەوتین لەسەر پاراستنی کورد بۆ هەتایە. ئەو سیاسەتەی ئەمریکا وەک سیاسیە ناودارەکانی ئەمریکا باسی دەکەن هیچ شتێکی زێد نەکردوێتە سەر سیاسەتە دەرەوەیەکەیانی وڵاتەکەیان و وەک دەڵێن پشتیوانیکردن لە بەرنمەیە کە پێچەوانەی بەهاکانی ئەمریکا بن زیانێکی گەورە لە وێنەی ئەمریکا دەدات. ئەم سەرۆکەمان بە تەواوەتی بێئاگای لەوەی چی کردووە لە پەیوەندیە تەلەفۆنیە نابەجەکەیدا لەگەڵ ئەردۆگاندا. ئەو سیاسەتەی سەرۆک ترامپ بۆتە هۆکاری مەترسی بۆ سەر ئەو هێزە کوردیانەی ئازایەنە شانبەشانی ئەمریکاییەکان شەڕی دژی تیرۆریزمیان دەکرد. ئەمە ئەگەر مەترسی لە ناوچوونیشیان بۆ نەهات بێتە ئاراوە. ئەوەی سەرۆکی تورکیا دەیەوێت ناوچەیەکە و ناوچەیەکی گەورەشە تا پاکتاوی نەژادی کورد بکات لەو شوێنانەی تورکیا کۆنتترۆلیان دەکات. هەر بۆیە ئەمە ئەو شتە نییە سەرۆک ترامپ بڵێت سەرکەوتنێکی گەورەی لە شەردا بۆ ئەمریکا هێنایەوە. ڕێک پێچەوانی ئەوە ڕاستە. سیاسەتمەدارانی ئەمریکایی لەگەڵ ئەوەدا نین زەمینە بڕەخسێنرێ بۆ سەرۆکی تورکیا تا هەرچیەکی دەوێت بیکە چونکە وەک جەختی لێ دەکەنەوە مەبەستەکانی ڕەجەب تەیب ئەردۆگان ئاشکران. ئەگەر پێشتر گومانێک هەبوو بێت ئەوە ئێستا مەبەستەکانی ئەردۆغان ئاشکران بۆ پاکتاوکردنی نێژادی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و بەبێ گوێدانە سەقامگیری ئاسایشی سنوورەکانی هەریمەکەوە بە شەڕی دژی داعشیش هەوە و هەروەهاش هاوبەشی و هاوکاری لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی ترمانەوە لە ناتۆدا. گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن ئانکەرەیان لە هەموو بەرەنجامێک ئاگادار کردوێتەوە ئەگەر بێت و سیاسەتەکانی و جم و جۆڵە ئاسایشیەکانی بچنە دەرەوەی ئەو ڕێکەوتنە نوێیانەی مۆری کردوون. ئێمە بە تورکیامان وتووە ڕێک چی ڕوئەدات. تورکیا ناتوانێت لەو هێرشەیدا زۆر پێڕابکێشێت و تا ئێستاش وهایان نەکردووە وەک دەبینن ئێستا بە پێ ڕێکەوتنەکانی لەگەڵ ئێمە و لەگەڵ ڕوسیەکانیشدا ئاگربەز ڕاگەیەندراوە. ڕێک بە تورکانمان وتووە ئاژاوە منێنەوە تا ڕەوشەکە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا بە تەواوەتی تێک نەچێت. جا بۆ ئەوەی شتێک بکرێت ناکرێت تێکی بدەیت. ئەم لێدوانانەی کاربەدەستان هێشتا نەیانتوانیوە نیگەرانیەکانی زۆرێک لە سیاسەتمەدارانی دیموکرات و کۆماریەکانیش بڕەوێننەوە کە لەسەر بڕیاری سەرۆک ترامپ هەیەە بۆ کشانەوە لە سووریا. ئەو بڕیارە گورزێکی بەهێز بوو لە ئاسایشی نیشتیمانیمان. سەرۆک ترامپ دیارەیەکی دایە دەست دوژمنەکانمان داعش و رووسیا و ئێران هەوڵەکانی هاوپەیمانان بۆ بەرەنگاربوونەوەی داعش کە لەسەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی ئۆبامادا دەستی پێکرد هەنگاوی زۆری بەرەو پێشینا دەستمان گرتەوە بەسەر ناوچەکاندا و هەزاران چەکداری داعشش بە دیلگیران. بەڕای تۆ ئەن ئەوەی ئەمریکا کردی بەرامبەر بە کورد ئەو سیاسەتە چاوەڕوان نەکراوەی سەرۆک ترامپ بۆ کشانەوە لە سووریا هەروەها مەسەلەی ئەوەی کە ئیتر پارێزگاری کورد ناکە ئەمە چەندێک دەبێتە مای ئەوەی کە ڕۆڵی بەتایبەتی ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو تورکیا لەو وڵاتەدا لە سووریادا جێگیر بێ و هەروەها بەڵادەستی رووسیاش. First, I think it was a horrible decision by President Trump یەکەم پێم وایە ئەوە بڕیارێکی زۆر خراپی سەرۆک ترامپ بوو بۆ پشتکردنە کورد. ساتە وەختێکی شەرمەزاریە بۆ ئەمریکا کە هیوا دەخوازرێت ڕۆژێک لەو شەرمەزاریە ڕزگارمان بێت. هەر بۆیە کاردانەوە قورسەکانی هەردوو لایەنی کۆماری و دموکراتەکان دەبینین. چونکە هیچ ئاماژەیەک بۆ دەستبەرداربوون لە دۆستەکانمان و هاوبەشەکانمان خراپتر نییە بۆ هاوپەیمانەکانمان لە ناوچەکەدا. سەبارەت بە بەشەکەی تری پرسیارەکەشت کە ئەمە چی دەگەیەنێت بۆ ئەردۆگان؟ ئەردۆگان هەستی بە بەهێزی خۆی کرد بەهۆی ئەو بڕیارەوە. هەستی بەوە کرد ئەمریکا پێی وتووە بڕۆ هێرشەکەت بکە. بەڵێ هێرشەکان کوردخایەن بوون بەڵام زیاتر لە 180,000 کورد زێری خۆیان بەجێهێشت. جا ئەمە پێمان دەڵێت واتە کاردانەوەی کورد پێمان دەڵێت جۆرە هەستێک بەرامبەر تورکیا هەیە. ئەمەش نیشانەیەشی ترە بۆ جیاوازی لە ناو هاوپەیمانەتی ناتۆدا کە تەنها بەلای ئەردۆگان و پوتینەوە شتێکی ئاساییە. بێگومان پوتین دەخوازێت دابەشبوون لە ناو ناتۆوە بێتە ئاراوە و بە دووریشی نازانم ئەردۆگانیش هەر هەمان ئەو خواستەی هەبێت.
بۆچی سەرۆکتران بڕیارێکی لەم شێوەیەدا لە کاتێکا وەکو خۆش باس کرد ینی کاردانەوەیکی زۆر هەیە لای هەم دیموکراتەکان و هەم کۆماریەکان بڕیارەکەی سەرۆکترام لەسەر چ بنچینەیە؟ وەک دەزانیت ئەمە یەکەم جار نییە سەرۆک بڕیاری کشانەوەی سەربازەکانمان دەدات لە سووریا. لە مانجی 12 ساڵی 2010دا بڕیارێکی هاوشێوە هەبوو، بەڵام بەهۆی فشارەکانەوە لەناو بەڕێوەبەراتی ئەمریکادا ترامپ توانی لەو بڕیارەی پاشگەز ببێتەوە. زۆر دەمێک بوو قسەی لەسەر ئەو کشانەوە دەکرد. ترامپ وها ناوی ڕۆیشتووە کە هان دەدرێت، بەڵام لە هەمان کاتیشدا دەبینیت هاوتەریبی و ڕێکخستنیش هەیە لە بڕیارەکانیدا. جا ئەوەی لێرەدا سەرۆک کاری لەسەر دەکات دەستەواژەی شەڕە بێکۆتاییەکانە. ئەم پەیامە هەر تەنها لای سەرۆک ترامپەوە نییە، بەڵکو لای دموکراتەکانیشەوە هەیە و دەگوترێت ڕۆڵ و کاریگەریەکانی ئەمریکا لە جیهاندا باش نییە و پێویستە خۆمان دوور بخەینەوە لە کاروبارەکانی جیهان کە بەداخەوە دەڵێم ئەوە ئاراستەکەیە. پێویستە ڕابەکردنێکی باشترمان هەبێت سەبارەت بەوەی چی ڕوودەدات، چونکە دەزانیت ئێمە ژمارەیەکی کەمی سەربازی ئەمریکامان لە سووریادا هەبوو. زیانی جانیمان لەوێ هەر زۆر کەم بوو. لەگەڵ ئەو هەموو کەمیەیدا بەڵام کاریگەریەکی گەورەی هەبوو. جا بەڕاستیش بوونی ئەمریکا لە هەر شوێنێکدا مایە و سەرچاوی باشیە لە جیهاندا. ئەمە بێژگەلەوەی کە پێدەچێ ینی کاریگەری یاخود نیگەرانیەکی قورسی ژات بێتە ئاراوە بە تایبەتی کاتێک کە سەرۆکترام باز لە پاراستنی بیرە نەوتیەکان دەکات لە سووریادا نەک پاراستنی کەمایەتیەکان جا ئاینی بێ نەژادی بێ بۆ خۆت دەزانی کە بەشێکی گرنگی ئەو بەهایانەیە کە ئەمریکا باسی دەکات. ئەوە ڕاستە، بەڵام هێشتا بە تەواوەتی دیار نییە کە چۆن کار لەسەرەوە بەهایانە دەکرێت. لە ئێستادا پرسیارەکان زۆر زیاترن لە وەڵامەکان. ئەوەش گرنگە لە بیرمان بێت کاتی هەڵمەتی هەڵبژارنەکانی سەرۆک ئۆباما بانگەشەی بۆ کشانەوە دەکرد لە عێراق. جام ئاراستەیە بەداخەوە هەر وادێ و زیاتر گەشە دەکات لە ئەمریکادا و شتێک نییە بڵێن چەند ساڵێک لەمەوبەر دەستی پێکردووە. جا گرنگە لەم ڕۆژەدا ئەوەشمان لەبیر بێت. ئەنا وەکو خۆش دەزانیانی بەشێکی زۆری ڕێکەوتنەکە لەگەڵ ئەمریکا ئەوەی تورکیا و هەروەها لەگەڵ رووسیاشدا بۆ دانانی هەرێمێکی پارێزراو بووە. تورکیا دەمێکە داوای دانانی هەرێمێکی پارێزراو دەکات لە ناوخاکی سووریادا و دەشێوێت هەر خۆی سەرپرشتی ئەو هەرێمە پارێزراوە بکە لەبەر نیگەرانیە ئاسایشیەکانی، بەڵام پێدەچێت ئەوروپاییەکان ناڕەزا بن. پێشنیازی من ئەوەیە هەرێمێکی پارێزرا و پێک بهێنرێت و لە سەراستی نێونەتەوەی کۆنتترۆل بکرێت بە بەشداری تورکیا و رووسیا. ئەم هەرێمە ئاسایشیە ئامانجەکانی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بپێکێت. واتانەک هەر ڕێگە نەدرێت بەوەی شەڕی دژی تیرۆر و دەوڵەتی ئیسلامی دەست پێ بکاتەوە کە گەیشت بووە خاڵی کۆتایی، بەڵکو سەقامگیری لە تەواوی ناوچەکەدا بێنێتە ئاراوە بە شێوەیەک بتواندرێت دەست بکرێت بە پرۆسەکانی ئەوەدانکردنەوە و ئەوانش کە دەخوازن بگەڕێنەوە. بتوانن هەست بە ئارامی بکەن و باخواستی خۆیان بگەڕێنەوە. ئەڵمانیایەکان نانەوێ هیچ هەنگاوێکی ڕاستەوخۆی یان ناڕاستەوخۆ ببنە هۆکارێک بۆ هەڵساندنەوەی جارێکی تری بەشار ئەسەد سەرۆکی سووریا. بەلای منەوە شتێک هەیە لە هەموو شتێک ڕوون و ئاشکراترە. هەرێمێکی پارێزراو کە لەشکری تورکیا جێگیر بکات و بە سەرکەوتوش ناودێری بکات. شایستەی ئەو ناوە نییە ناژبێت دان بنرێت بە ڕێژمەکەی ئەسەددا و لە پشت پەردەوە بەهێز بکرێتەوە. ئەمریکاش هاوڕای ئەوروپایە و ئاگربەست لە سووریادا بە ڕەخساندنی زەمینەیەک دەبینێت تا کۆمەڵگەی نێونەتەوەیی هەنگاو بە ئاراستەی پێکێنانی هەرێمێکی پارێزراودا بنێت. تیمی ئێمە بەردەوامن لە پەیوەندیکردن بە هەردوو لاوە بەو هیوایە ئاگربەستێکی هەمیشەی بێتە ئاراوە. ئەو توێژانە درێژان هەیە. بەڕاستیش بڵێم سپاس بۆ ڕێبەرایەتی سەرۆک ترامپ کە دەرفەتێکمان بۆ ئاگربەستی هەمیشەی هەیە. بەمەش دەشێت دەرفەتێک بۆ کۆمەڵگەی نێونەتەوەی هەبێت بۆ پێکێنانی هەرێمێکی پارێزراو لە نێوان تورکیا و ناوچە کوردنشینەکانی سووریادا کە متمانە بێت بۆ ئاشتی و ئاسایشی هەموو دانیشتوانی ئەو ناوچە بە شەڕوێران بووە. ئەوروپاییەکان هەر لە سەرەتاوە ناڕۆزایی خۆیان بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر کورد لە سووریادا دەربڕیوە و بە هەنگاوێک بینراوە بۆ ئاڵۆزکردنی زیاتری ڕەوشەکە و دەشڵێن لە ئاواها ڕەوشێکدا ئاگربەست مانایەکی ئەوتۆی نییە. The European Council condemned Turkish unilateral military action in
ئەنجومەنی ئەوروپا ئیدانەی هێرشە تاکلایەنەکەی تورکیا دەکات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هیچ کەسێک هەڵناخەڵەتێت بەوەی پێی دەڵێن ئاگربەست پێویستە تورکیا بە تەواوەتی کۆتایی بەو هێرشە لەشکریە بێنێت و تەواوی هێزەکانی خۆی بە پێی یاسا نێونەتەوەیەکان بکشێنێتەوە هەرچ ڕێگەیەکی تر بەکار بهێنرێت کە مەینەتی مرۆیی لێ بکەوێتەوە مای قوبولکردن نییە چونکە دەبێتە سەرکەوتنێک بۆ داعش و مەترسیەکی ڕشت بۆ سەر ئاسایشی ئەوروپا. کورد لە سووریادا هاوڕای پرۆژەکەی ئەوروپایە بۆ پێکەنانی هەرێمێکی پارێزراو واتە هەرێمێک نەبێتە سەرچاوەیەکی تری کێشە و ئاڵۆزی لە ئایندەدا. نعم لدينا التواصل مع كثير من الدول الأوروبية. ئێمە پەیوەندیمان کردووە بە زۆر وڵاتی ئوروپاییەوە بەوانەشەوە کە ئەم پێشنیازیان ڕاگەیاندووە چەند ڕۆژێک لەمەوبەر بە تەلەفۆن لەگەڵ سەرۆک ماکرۆن قسەم کرد و باسی ئەو پرۆژەیەمان کرد. ئەمە هێشتا پرۆژەیە لە نێوان فەڕەنسا و بریتانیا و هەروەها ئەڵمانیشدا بۆ ڕاگررتنی سەرکوتکاریەکانی تورکیا و دانانی هێز نێونەتەوەیی لە هەرێمی پارێزراودا. ئەناوەکو خۆ دەزانیت و بینیشمان ئێستا پێدەچێت ئەمریکا و ئەوروپا هاوڕا بن لەسەر ئەوەی کە هەرێمێکی پارێزرا و پێک بهێنرێ بەڵام هێزی نێونەتەوەی لێ بێت پێ دوایە تورکیا و رووسیا بە مەقایل بن. من بەڕاستی دڵنیا نیم و پێویستە سیر بکەین و بزانین چۆن دەگەنە ئەنجامێک و چۆنیش زمینەکە دەڕەخسێت. بەڵام ئەوە شەیە کە پوتن ڕۆڵی ڕێبەراتی دەوێت و هەر ئەوها بە ئاسانیش دەستبەرداری ئەم داوایی نابێت. ڕەوشە قورسەکەی هاتوۆتە ئاراوە ئەوەیە ئەمریکا ئەو ڕێبەرایەتی نەماوە و کاتێکیش ئەمریکا ئەو باڵەدەستەی نەمێنێت ئەوە بۆ ئوروپایەکانیش قورسە ببنە جێگرەوەی ئەو ڕۆڵی پێشەنجیە. بەڕاستیش ئوروپایەکان بە زمانێکی هاوبەشی سیاسەتی دەرەوە نادوێن واتە سیاسەتێکی دەروەیی یەکگرتوانەی ئوروپامان نییە بەڵکو هەر وڵاتە و سیاسەتێکی خۆی هەیە. من بۆ خۆم زۆر بەگومانم لەوەی بەبێ ڕۆڵی ڕێبەراتی ئەمریکا ئەردۆگان و پوتن هیچ بایەخێک بۆ فشاری ئوروپایەکان دابنێن. بەڕای تۆ ئەڵمانیا و فەڕەنسا بۆ نمونە ینی ئەو دوو وڵاتی ئەوروپا ئەم دوانە ناتوانن بەیەکەوە جێی ئەو ڕێبەرایەتی ئەمریکا بگرنەوە و بتوانن ببنە خاوەنی بڕیار لەو هەرێمە پارێزراوە چاوەڕوانکراوەدا. ئەوە شتێکی باش دەبێت شتێکی باشە ئەگەر ئەو وڵاتانە ببینین ئەو ڕۆڵی ڕێبەراتیە دەجێڕن. هەرچەندە بۆ خۆم لەو بڕوایەدام بەبێ بوونی ئەمریکا ئەرکەکە قورسە بەڵام ئەگەر بوو ئەوە پرسەنێکی ئەرێنیانەیە. ئەوروپایەکان بە تایبەتی لەگەڵ هیچ یەکێ لەو هەنگاوانەی تورکیادا نەبوون بەڵام ئایا ئەتوانن فشارێکی وا بکەن کە تورکیا پاشەکشە پێ بکەن لە هەموو ئەو کارانی کە لە سووریادا کردوێتی؟ ئەمە وەهای کردو بە گومان بم و گەشتبین نەبم پێشم باشە ئەم پرسیارەت کرد بەڵام بە گومانم کارێکی ئاوها بکەن. لەم چەند مانگەی ڕابردوو بینیمان حکوومەتی فەڕەنسا هەنگاو دەنێت بۆ نزیکبوونەوە لە ڤلادیمیر پوتن و هەوڵی ڕەخساندنی زمینەیەک دەدات لەگەڵ پوتندا. جا ئەم هەنگاوانە وەهام لێ دەکەن بڵێم ناتوانم گەشتبین بم و بڵێم ئەو هەوڵانەی ئەڵمانیا و فەڕەنسا ئاکامیان دەبێت بۆ فشارخستنە سەر ئەردۆگان کە دەخوازێت خۆی ڕێبەراتی ئەو هەرێمە بکات. هەموو ئەمانەی کە باسە کرد لە غیابی ئەمریکادا ئەمریکا لەوێ نییە. پێ دوایە ئەمریکا جارێک کە بۆ سیاسەتەیە بچێتەوە و بگەڕێتەوە بۆ سووریا. پێم وایە ئەوە شیانێکی زۆری هەیە چونکە لە سەروەختی ئۆبامادا ڕەوشێکی هاوشێمەوەمان بینی. ئۆباما لە عێراقدا کشایەوە و داعش ئەو بۆشایی پڕ کردەوە. ئەمەش وهای کرد جارێکی تر بگەڕێینەوە بۆ ناوچەکە چونکە داعش مەترسیەکی ڕاستەقینە بوو. لە ساڵی 2013دا بەڕێوەبەراتیەکەی ئۆباما لەوەش تێگەیشت کە ئەردۆگان هاوبەشێکی بەسوود نییە کاتێک دێتە سەر بەرەنگاربوونەوەی داعش. جا ئەگەر جارێکی تر داعش سەر هەڵ بداتەوە ئەوە بێ هیچ گومانێک دەشێت بگەڕێنەوە. بەڵام کێشەکە لەوەدایە ئەگەر دەستبەرداری هاوبەشەکانی خۆتبی ئەوە قورسە بتوانیت هاوبەشێکی تری خۆجەیت هەبێت. هەڵبەتە هەتا ئێستا ژمارەی ڕەهەندی ئەم دۆسیەمان باس کرد ڕەهەندی مرۆڤایەتیش زۆر گرنگە کە بتوانین قسەی لەسەر بکەین. ڕێکەوتنەکانی تورکیا لەگەڵ ئەمریکا و رووسیاشدا نەیانتوانیوە ڕێ لەو کێشە مرۆڤایەتیانە بگرن کە لە ئاکامی هێرشەکانی تورکیا هاتوونەتە ئاراوە. The hostilities have triggered large population movements. ئەو شەڕانە بوونەتە مای ناچارکردنی ژمارەیەکی زۆری دانیشتوان تا زێدی خۆیان جێبهێڵن. هەرچەندها لە دوو هەفتەی یەکەمدا بەلانی کەم 180,000 کەس کە نزیکەی 80,000 کەسیان منداڵن ئەوانە لە ناوچەی سنووری نێوان سووریا و تورکیاوە چوونەتە باشووری سووریا.
بە پێی نەتەوە یەکگرتووەکان بە هەزاران کەسیش پەنایان بردووەتە بەر وڵاتانی تری ناوچەکە و ئاگاهیش دەدا سەبارەت بەوەی ئەگەر بێت و شەڕەکان زیاتر پەرە بسەنن ئەوە دەشێت کارەساتی گەورەتر بە دوای خۆی دابێنێ. زیاتر لە 10,000 کەس چوونەتە ناو عراقەوە لەوەتای ئەو کردە لەشکریانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا دەستیان پێکردووە. نەتەوە یەکگرتوەکان نیگەرانیەکی قوڵی هەیە سەبارەت بە شەڕی زیاتر لە ناوچە سنووریەکانی تورکیا و سووریادا و ئەو کاریگەریانەی دەیان بێت بە سەر خەڵکی سیڤڵەوە و هەروەهاش بە سەر ئاوارەبوونی زیاتری خەڵکەوە. نەتەوە یەکگرتوەکان نایشارێتەوە کێشەی بودجەی هەیە بۆ گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان بەو خەڵکانەی لە باکووری سووریادا پێویستیانە. خەڵک لە باکووری ڕۆژئاوا و لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا پشتیان بە یارمەتی و کۆمەکەکانی ڕێکخراوەکان بەستووە بۆ دابینکردنی پێداویستەکانیان. بەبێ هەبوونی بودجەی زیاتر بۆ ئەو یارمەتیانە ئەوە کەم دەکرێنەوە. لەم دەمانگەی ڕابردوودا ئاستی پارەبەخشین گەیشتە لە 145 ئەو پارەی پێویست بوو بۆ یارمەتیەکان. واتە 1,480 ملیۆن دلار کە جێپێزانینە بۆ وڵاتانی پارەبەخش. بەڵام هێشتاش پێویستی بە دابینکردنی بە پەلەی دارایی هەیە. هاوکات هاوپەیمانەتی ناتۆش داوا دەکات ڕەوشی سووریا هێور بکرێتەوە تا بتوانرێت کات لەسەر پرۆژەی چارەسەری سیاسیانە بکرێت و ئەوەش کە بەدەست هاتووە نەفەوتێت. لە کاتێکدا هاوپەیمانان ڕوانینی جیاوازیان هەیە بەڵام هاوڕاین لەسەر پێویستی بۆ کەمکردنەوەیەکی بەرچاوی توندوتیژەکان تا بتوانین لە هەوڵەکانماندا بەرەو پێش بچین و هەروەهاش چارەسەرێکی سیاسیانە بۆ قەیرانی سووریا بدۆزینەوە. لەسەرمانەوە بەستەی ئەرکی خۆمان بین لە ناوچەکەدا و هەروەها دەستکەوتەکانیشمان بپارێزین لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی واتە دوژمنە هاوبەشەکەمان. ئەنا لەوەتەی ئەم ڕۆژە دەستی پێکردووە هەموو بەیانێتوار بڵم زۆربەی وڵاتانی جیهان بە نیگەرانیەوە باسی دەکەن و هەموو جۆرێک لە ڕێنماییە دەن جۆرێک لە ئەوەنێ داواکردنی جیاواز دەکەن بۆی ڕەوشەکە هێور بێتەوە بەڵام هیچ نەکراوە بە نەتەوە یەکگرتوەکانیشەوە. بۆچی؟ یەکێک لە ڕاوەکان ئەوەیە کە بەداخەوە وەک ئەرچی سەرەکی سەیری ناکەن. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. ئەگەر بێت و سەیری تەواوی دیمەنەکە بکەین دیسان دەمانباتەوە بۆ هۆکاری کشانەوە و نەمانی ڕێبەراتی ئەمریکا لەوێ. ئەمەش مەترسیە بینراوەکەیە. نەتەوە یەکگرتوەکان ێستا بۆ نمونە ئاگاهیەوە ئادالەوە چێکە کە تەنانەت ئەو یارمەتیانەی کە دەینێرێ بۆ باکووری ڕۆژهەڵات و باکووری ڕۆژاوای سووریا کەم ببنەوە بەهۆی نەبوونی بودجەوە. نەتەوە یەکگرتوەکانیش ناتوانێت هیچ بکە بەبێ ئەمریکا. جا دەزانین کە رووسیا و چین ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان و لەناو ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکانیشدا زۆر وڵاتان پشتیوانی رووسیا و چینن. ئەمەش سەختێکی ترە بۆ ئەو ڕەوشەی ئێستا هەیە. رووسیا بۆ خۆی بەتەنیا ئێستا کە لەگەڵ تورکیاشدا ڕێکەوتووە ناتوانێت ڕێگە لەو کارەساتە مرۆییە چاوەڕوان کراوانە بگرێ. کارەساتی مرۆوی هەرگیز بەشێک نەبووە لە سیاسەتی رووسیا. بردومانەکانی هەڵەبمان بینی کە هاوشێوەی بردومانەکانی چەچەن بوون. رووسیا ئاوها بەرەنگاری یاخیبووەکان دەبێتەوە. لە ڕووی مێژوویەوە رووسیا هەرگیز نیگەرانێکی ڕژدی نەبووە بۆ زیانە گیانیەکان. لە بیرمانە مۆسکۆ هەموو ئەو لایەنانەی دژی ڕژێمەکەی ئەسەد بوون یان چەکدار بوون هەموو ینی بە تێرۆریزم ناودێر دەکردن. ینی هەمان هەڵوێستی ئەسەدی هەیە. هەر بۆیە ناکرێت وەک ڕێبەرێکی ڕاست سەیری رووسیا بکرێت کاتێک دێنە سەربازکردنی ڕێگەگرتن لە کارەساتە مرۆڤیەکان. دو پرسیارم لەم بەرنامەیەدا چ شتێک دەبێتە فشار بەسەر ئەمریکاوە تا بگەڕێتەوە بۆ سووریا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی و ئەو ڕۆڵە لە رووسیا بسەنێتەوە. سەرهەڵدانەوەی داعش کە ببێتە مەترسی بۆ سەر هاوبەشە سەرچیەکانمان. ئانا زۆر سپاس دەکەم. Thank you very much. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵی.